خوشک و دایکی پێشمەرگە و ڕێخستنەکان و دەیان ژنی تێکۆشەری تر مێژووی خەباتی شاخیان بردە ژێر گڵەوە بێ ئەوەی سەر لاپەڕی کتێبەکان ببینن. بۆ ئەوەی ڕۆڵی ژن لەو مێژووە بە پرشنگداری تۆمار بکرێ، بۆ ئەوەی بەشداری ژن لە شۆڕشی نوێ بەرز بنرخێندرێ، ئەمڕۆ بە حزوری ئێوەی بەڕێز پرۆژەی کتێبی کێوی پشت کەڵە پیاوەکان ڕادەگەینین. ئەم پرۆژەیە باس لە مێژووی تاڵی ژیانی کۆمەڵێک ژنی ماندوو تێکۆشەری ناویکێتی ئەکات کە لەگەڵ کەڵە هاوسەرەکانیان خەباتیان کردووە و لە دوای شەهیدبوونیشان لەگەڵبوونی دوو ئاستەنگی گەورەدا کە ئاستەنگی سیاسی و ئابووری بوون وەک کێوێکی خۆڕاگەر درێژەیان بە ژیاندا و مناڵەکانیان پەروەردە کردووە. وردەکاری مێژووی تاڵی ئەم ژنە تێکۆشەرانە بە شێکی گەورەی لاپەڕەکانی مێژووی یەکێتی پڕەکاتەوە. ئەم پرۆژەیە وەک هەنگاوی یەکەم سەربوردەی ژیانی 15 ژنی ماندووی لە کەرکووک و سلێمانی و هەولێر و گەرمیان و شارەزور و چەمچەماڵ و گۆبتەپە و سەنگەسەر و چوارقوڕنە و کۆیە و شەقڵاوە هەڵبژاردووە. بۆ ئێمە کە تاوەکو ئێستا بە شێوازێک بەردەوام بووینە کە خەم و خەفەت و ئازاری ئەو خاتونانەمان بەسەر بیرمان لێ نەکردوێتەوە. ڕاستە لەوانەیە بۆ هەندێک لە پیاوان زەحمەت بێ تێبگا لە چرپە و دوعای بەرەبەیانانی ئەم خاتونانە. ڕاستە لەوانەیە هەندێک لە پیاوان تێنەگەن لە خورپەی دڵی ئەم خاتونانە، بەڵام ئەوایە ئێمە ژنان تێبگەیشتی نایە لێی. ئێستاش درەنگ نییە، ئێستاش ئەمە هەنگاوێکە کە من هیوادارم بەردەوام بین لەسەری و کارێکی وا بکەین کە سەربەرزانە هەروەک چۆن باس لە کەڵە پیاوەکانەکەین ئاوەهاش باس لە کەڵە ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین و ببین بە هەروەک چۆن لە سەردەمی شاخە وەکو خانەوادەیەک، وەکو کەسوکاری یەک، وەکو پاڵپشت و پشتیوانی یەک ئەم شۆڕشەیان بەڕێوە بردووە هەر ئەمڕۆکەش لە سبەینێشەوە ببینەوە بە هەمان کەسوکار و خانەوادە و یەکی یەکتری. هذا لا على الله كنا الصحة تحسس حديث عن إستشعار تكون ما تكين ديبا وكنيسات لدني أوديستم كيستا وفاتنا مستم نزاني بوديتم نازاني وهم خصم كف كشتي باشكو كيسي نالا تخلاقي ملاكيتي وهذه داركم دوري دوكا صمي دوري نايبو بابني ما كان بغدادي أنا شوشي من أنسى أنا أقولش مرتي أنا بزنا بغداد بزنا حتى دوستاني حتى شيء شو كل بدي أنا جرزاني أنا شوي مكتوب أما جاني لا تعمل أما التعذيب شوي تعذيب هذا هو رجل شوي هذا وين الرجل تعاون دور حاس أفهم وقصي على بعض والسماء أوصى وأمنت وجزمجم لدينه بيجي لحق بيت اسمه كلهم هذا مسلمان أولية كيف لا ويقدم هو بيجمل. ئەم پرۆژەیە لە چیەوە سەرچاوی گرت دوای ئەوەی کە سەیری مێژووی هەموو ئەو تێکۆشەرانانەمان کرد کە لە ناوی کێتی نیشتیمانی کوردستانە مێژووی خەباتی خۆیان ئەنووسنەوە بەداخەوە زۆربەی مێژوویەکی پاوسالاری بوو کە باسی ڕۆڵ و خەباتی پیاوی ئەکرد لە ناوی کێتی نیشتیمانی کوردستانە بۆیە بیرۆکەی ئەوە لە لای من و چەند هاوڕێیەکەم دروست بوو کە ئێمە وەکو حیزبێکی سۆسیال دیموکرات ناکرێت مێژۆکەمان مێژوویەکی پیاوسالاری بێ بۆیە گەڕاین بە دوای ئەو ژنانەی کە لەناو ئەم حیزبەیە ماندوو بوون چەند فلتەرێکماندانا وەکو سامپڵێک لە ناوچە جیاوازەکانەوە وەریگرین ئەو کەسە وەکو قۆناغی یەکەم ئەو کەسە هاوسەرەکەی لە سێدارە درابێ یان شەهیدی سەنگەر بێ لە پێش ڕاپەڕینە
دوای ئەوە ئەو کەسە شووی نەکردبێتەوە کە ئەڵێم شووی نەکردبێتەوە مە بەسمان ئەوە نییە تەژیعی ژنی شەهید بکەین شوو نەکاتەوە بەڵکو کە بینی وانە کە شووی نەکردوێتەوە بەڵام تووشی دوو ئاستەنگی سیاسی و ئابووری زۆر گەورە بووە ئاستەنگە سیاسەکە ئەوەیە ژنی پێشمەرگەیە بۆ و شەهید بۆ و حکوومەتی عێراقی هەروازی لێ نەهێناوە ڕاویناوە ئەزێتی داوە و ئاستەنگی دووەمش ئاستەنگی ئابووری بووە ئەو ژنە کە شەهید بووە نەحیزب توانیوێتی وەکو ئێستا شەهیدانەی بۆ ببڕێتەوە و هاوکاری مادی بکە و نەکە سوکارەکەشی وێراویانە هاوکاری بکەن بۆیە بە دوو ئاستەنگی زۆر گەورەیە تێپەڕیوە ئەم ژنە و مەرجی سێهێمیش ئەوە بووە کە ئەو ژنە مناڵی هەبوو بێ ماندوو بوو بێ بە بەخێوکردنی مناڵەکانیەوە بۆیە ئەم سێ مەرجەمان کەدانە وەکو قۆناغی یەکەم 15 ژنمان هەڵبژار چاوپێکەوتنمان لەگەڵ کە لە ناوچە جیاوازەکانە و ئەو ژیان و نەهامەتیانی کە هەیەیان بووە ئێمە گوێمان لێگرتن وەکو پرۆژەی کتێبێک کە لە ئایندەیە بڵاوی ئەەکەینەوە هاوسەری هەموو ئەم ژنانە کە شەهید بوون کەڵە پیاوی ناوی کێتی بوون پێشمەرگەی دیار بوون کەسی زۆر بەرچاو بوون وەکو کەڵە پیاوێک بوون لەناو ئەم شۆڕشەیە و ئەم ژنانە وەکو کێوێک لە پشتی ئەم کەڵە پیاوە نەبوونە بەڵام ئەگە تۆ بەراوردێک بکەی کێو گەورەترە لە کەڵە کێو گەورەترە وەکو کێوێک ئەمانە خۆیان ڕاگرتووە لە پشتی کەڵە پیاوەکانیانەوە بوون بۆ ئەوی هانیان بدەن درێژە بە خەبات بدەن بەشێکیان لە ژیانی مێردەکانیانە بەشداری شۆڕشیان کردووە و بەشێکیشیان لە دوای شەهید بوونی مێردەکانیان بەردەوام بوونە لە خەبات ئەمە شایانی ئەوەیە کە مێژۆکەی تۆمار بکرێت.